وەزارەتی دارایی عێراق داوای هەموو داهاتی سنوورەکان و ناوخۆی هەرێمی کوردستان دەکات. تێڕوانینی جیاواز لە نێوان دەسەڵاتدارانی هەرێم و عێراق لەسەر داهاتی نانەوتی هەیە. بۆ ئەو مەبەستەش لیژنەیەک لە نێوان هەرێم و بەغدا پێگێنراوە و لە ماوەی مانگێکدا کارەکانیان تەواو دەکەن. بەپێی یاسای بودجێ عێراق مادەی 12 حکوومەتی هەرێم پابەند کراوە داهاتە نانەوتیەکان بەپێی یاسای کارگەڕی دارایی فیدراڵی ڕادەستی خەزێنەی وەزارەتی دارایی عێراق بکات. بە گوێرەی یاسای کارگەڕی دارایی فیدراڵی ژمارە 6 ساڵی 2019 دەبێت هەموو داهاتە نانەوتیەکان بخرێنە خەزێنەی فیدراڵی و دواتر بەشێکی بۆ هەرێم دەگەڕێتەوە. لە مادەی 29 یاسای کارگەڕی دارایی فیدراڵی داهاتووە وەزارەتی دارایی عێراق ئەم داهاتانە دەخاتە سەر حسابی پارێزگاکان بە پارێزگاکانی هەرێمی کوردستانیشەوە. 1 لە 150 باج و ڕسوماتی فیدراڵی کە لەلایەن فەرمانگەکانەوە وەردەگیرێت. 2 پشکی پارێزگا لە داهاتی پترۆدۆلار و خاڵە سنووریەکان. 3 فەرمانگەکانی شارەوانی تەواوی داهاتەکەیان بۆ خۆیان دەبێت. داواکاری عێراق بۆ ڕادەستکردنی تەواوی داهاتەکانی باج و ڕسوماتی هەرێم لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێم لە چەند ساڵی ڕابردوو بە نایاسایی دەیان باج و ڕسوماتیان لەسەر هاوڵاتیان زیاد کردووە. داهاتی دەواازە سنووریەکانی هەرێم لەسەر داهاتی دەواازە سنووریەکان کێشە لە نێوان هەرێم و بەغدا هەیە. دەسەڵاتدارانی هەرێم دەڵێن لە 150 باج و ڕسمی گومرگی خاڵە سنووریەکان بۆ هەرێم و لە 150شی بۆ بەغدا دەبێت. با پێچەوانەوە وەزارەتی دارایی عێراق باسی لەوە کردووە داهاتی باج و ڕسمی گومرگی سنوورەکان لە 100% بۆ بەغدا دەبێت. داهاتی باج و ڕسوماتی فەرمانگەکانی هەرێم یەکێکی دیکە لە کێشەکانی نێوان دەسەڵاتدارانی هەرێم و بەغدا لەسەر داهاتی فەرمانگەکانە. بەپێی تێڕوانینی دەسەڵاتدارانی هەرێم تەنیا لە 150 داهاتی فەرمانگە فیدراڵیەکانی وەک ڕەگەزنامە، کارتی نیشتیمانی و پاسپۆرت بۆ بەغدا دەبێت. باج و ڕسوماتی فەرمانگەکانی هەرێمیش لە 100% بۆ هەرێم دەبێت. بەڵام دەسەڵاتی بەغدا دەڵێن داهاتی باج و ڕسوماتی فەرمانگەکانی هەرێم و فەرمانگە فیدراڵیەکان لە 150 بۆ هەرێم و لە 150 بۆ بەغدا دەبێت. داهاتی دەواازە سنووریەکان و ناوخۆی هەرێم چەندە؟ بەپێی کۆنووسێک کە لە ساڵی 2022 لە نێوان دیوانی چاودێری دارایی عێراق و هەرێمی کوردستان واژۆ کراوە، داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان ساڵانە بە نزیکەی 5 تریلیۆن دینار خەمڵێنراوە.